من پێم وایە لە ژێر سایەی حکمی میلیشیاکانە لە حکمی میلیشیاکانی عێراق و کوردستانیشە لە ژێر سایەی حکوومەتی تائیفی و قەومی و دینیە ئەم جۆرە کارانە هیچ دەستکەوتێکی ئەو تۆی ناوێ بۆ خەڵک. ئەوانە کە ئێستا ئەمڕۆوان بڕیاریان لەسەردا حکمی ئەو پارێزگایانی جنوب و وەسەط عێراقەکەن تەماشای وەزعی بارودۆخی خەڵکی ئەو پارێزگایانە بکەین. بارودۆخیان لە باری هەژاری، برسێتی، خزمەتگوزاری و کارەبا، ئاو، ئەمانە هەمووی هاتوتە خوارەوە. لە ساڵی نسبەتی فقر، نسبەتی هەژاری لە 120 دابەزیوە لە نێوان ساڵی 2014 و ئێستا. نسبەتی هەژاری گەشتە لە 150 لە زۆربەی شارەکان لە 144 لە 150 لە 137 لە تەنانەت لە کوردستانیش نسبەتی فقر یعنی لە شارێکی وەکو دهۆ کە ئێستا حکمی بڵین زیاتر پارتی حکمی ئەکات و زۆربەی خەڵک لەوێ دەنگی بە پارتیش داوە کەچی نسبەتی هەژاری لە 108 شتێکە کە بەرزترین ئاسی هەیە لە ئاسی پارێزگاکانی هەرێمی کوردستانە. تەنها شتێک کە مەسەڵەن ئەمان ئەیانەوێت بەهۆی ئەم قەرارانەوە کە ئەیدەن دڵی خەڵک خۆشکەن تەوەهم بۆ خەڵک زیاترکەن کە ئەمانە دڵسۆز و وەفادارن بە هەڵەبجە و بە قوربانیەکانی هەڵەبجە و ئەوانە. ئێمە بینیمان کە لە ماوەی ئەو چەند ساڵێ کە هەڵەبجە مەسەڵەن لەژێر سایە حکوومەتی هەرێمی کوردستانە ئەبینین هیچ خزمەتگوزارێکی بۆ نەبووە، هیچ بەتەن قوربانیەکانی هەڵەبجەوە نەبوون، نەیانتوانیوە خەڵک مەسەڵەن دەرامەتی خەڵک، باری ئابووری خەڵک باشتر بکەن، بێکاری زۆرە، خەڵکێکی زۆر لەو شارە لە خەریجە و خوێندنی تەواو کردووە و دانەمەزراوە دای نامەزرێنن. ئیتر ئەگەر وابێت ئایا حکوومەتی عێراق لەوە باشتر ئەکات؟ حکوومەتی عێراق ئەگەر پێشتر وەکو نمونەیە باسم کرد لە پارێزگاکانی خۆی چی ئەکات لێرەش هەروە ئەکات.